بینەرانی عزیز ئەو کاتتان شاد خۆش هاتنەوە بۆ مێزگردێکی تایبەتی لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە سەبارەت بە ڕەوشی کورد لە قەیرانی عێراقدا. لە وەتای ساڵی 2023ەوە تا ئەم ماوەیە ڕابردوو کورد هەمیشە وەک دەگوترا بەشێک بۆ لە چارەسەریەکان و ناوبژیوانێکی بابەتیانەش بۆ لە قەیرانی نێوان شیعە و سونەکان لە عێراقدا. بەڵام ئێستا ئەو جۆرە بیرکردنەوەیە گۆڕانکاریەکی بەسەردا هاتووە. ئەو گۆڕانکاریەش لە ئاکامی ئەوەیە وەک دەگوترێ کە کورد بۆ بە جەمسەرێک لە کێشەکان و ئێستا بەشەکە لە کێشەکان. تا بڕێک زیاتر تیشک بخینە سەر ئەم مەسەلەیە ڕاستەوخۆ لە ستۆدیۆی بەشی کوردی دەنگی ئەمریکاوە میوانداری دکتۆر سامان فەوزی ئەندامی پەرلەمانی عێراق لەسەر لیستی کوردستانی و هەروەها دکتۆر سەباح بەرزنجی ئەندامی پەرلەمانی هەرێمی کوردستانی عێراق لەسەر لیستی کۆمەڵی ئیسلامی دەکەین. دکتۆر سەباح دکتۆر سامان زۆر سپاسی ئامادەبوونتان دەکەین. دکتۆر سامان با لای جەنابتەوە دەست پێ بکەم. کورد پێویست بوو ببێ بە بەشێک لە کێشەکانی عێراق؟ بێگومان چاکتر بوو بۆ کورد کە بەشێ نەبێت لە کێشەکانی عێراق و بەو ڕۆڵەی ناوبژیوانیە هەڵسابایە کە لە ڕابردوودا دەیگێڕا و وای لێ هاتبوو کورد ببوو بەوەی کە یەکلاکەرەوەی کێشەکان یەکلاکەرەوەی بڕیارەکان ئەوەی کە بە عەرەبی پێ دەوترا بێتە تەڵقەبان، بەڵام بەداخەوە کوردیش خزێنرایە ناو کێشەکانەوە بەهۆی خەڵسوکەوتی حکوومەتی ناوەندی لە عێراق کە بەردەوام ئیش لەسەر ناوەندێتی و بەهێزکردنی ناوەندێتی دەکا لە چاوکەمکردنەوەی دەسەڵاتەکان لە هەرێم و پارێزگاکان. کە جەنابەت ئاماژە بەوە دەکەی دەڵێ کورد خزێنرایە ناو کێشەکانی عێراقەوە، ینی کورد بەخواستی خۆی نەبوو. چ شتێک وای لێ کرد؟ چ شتێ بوو بە پاڵنەر لێرەدا؟ بێگومان کورد بەخواستی خۆی نەبوو کە ببێتە بەشێک لایەنێک لە کێشەکان لە عێراقدا. کورد کۆمەڵە داواکاری هەبوو، لەسەر داواکاریانە ڕازی بوو بەوەی کە بێتە ناو ئەو حکوومەتەی ئێستای عێراقیەوە، ئەوەی کە پێوترێت داواکاری نۆزە خاڵەکەی کورد کە لایەنی بەرامبەر کە ئێستا حکوومەتی عێراقی پێگەناوە لەسەر 18 خاڵ لەو خاڵانە ڕێکەوتن کراوە و ئیمزا لە نێوان هەردوو لە کراوە، بەڵام بە حکمەوەی کە ئەو ماوە زەمەنیە تێپەڕی کە لە خاڵەکاندا دیاری کراوە بە حکوومەتی ناوەندی کە جێبەجێیکە و بەردەوام هەست بەوە دەکرا کە مماتەڵا دوورخستنەوەی ئەو چارەسەرکردانە هەیە بە پێچەوانەوە نەک حکوومەتی ناوەندی کاری نەدەکرد بۆ جێبەجێکردنی ئەو خاڵانەی کە بەڵێنی بەلایەنی کوردیدا بوو جێبەجێی کە خست بێ ناو کارنامەی خۆیەوە بگرە بە پێچەوانەشەوە کێشەی دیکەی لەگەڵ هەرێمی کوردستاندا دروست دەکرد. دکتۆر سەباح نازانم جەنابەت تا چەند لە گەڕاکانی دکتۆر سامانە تەبای، بەڵام لێرەدا ئەو پرسیارە هەیە کاتێک کورد کە دەبێت بە بەشێک لە کێشەکە لە عێراقدا بڕای جەنابەت ئەمە قوڵبوونەوەی کێشەی کورد خۆی نییە یاخۆ ئەمە ئاڵۆزیەکی زیاتر بۆ پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغدا دروست ناکە؟ لە ڕاستیە کورد مجموعەیە ئیستحقاقاتی هەیە لە عێراق، ئیستحقاقاتی دەستوری. کاتێک کە ببینێ ئەو مافانەی کە هەیەی و دەستور دانی پێداناوە، حکوومەتی ناوەندی حکوومەتی فیدراڵی مماتەڵی تیاکە و ناچێتە ژێرباری ئەوەی لە کاتی خۆیان بەپێی ئەو ئیتفاقات و التیزاماتی کە هەیە جێبەجێ بکە. کورد مافی خۆیەتی و هەموو کەسە و مافەی دەداتێ کە داکۆکی بکە، ئەو نابێ بە بەشێ لە کێشەکان بەڵکو داوای استحقاقاتی خۆیەکە. کێشەی عێراق لە ڕاستیە لە طرف کوردەوە دروست نەبووە. کورد هەمیشە دەستی کراوە بووە بۆ گفتوگۆ و دانوستان لەبەرەوەی مافەکانی خۆی بەدەست بێنێ و دەستوریش حەکم بێ، بەڵام طرفی مقابلە تۆ بێ قەنەعەت بە طرفی مقابل بکەی کە حکوومەتی فیدراڵی و بە تایبەتی سەرۆک وەزیران و زۆرینەی ناو ئەنجومەنی نوێنەرانی عێراقە ئەوان پابند بن بەو ئیلتیزاماتی کە خستویانەتە ئەستۆی خۆیان. کەواتە کورد بە هەموو مەعایرێک بە هەموو پێوەرێک چ لە ڕووی قانونیەوە بێت چ لە ڕووی سیاسیەوە بێ ئەبێ داکۆکی بکات لەسەر استحقاقاتی خۆی، بە تایبەتی کە دەستور مجموعەیە ماف و سەلاحیاتی داوە بە هەرێمی کوردستان. بەڵام ئەمان با بڵم بابەتێکی ترە، ینی ئەمڕۆ کورد کە هاتووە بە ئاشکرایی پشتیوانی لە عەرەبی سونە دەکا و دووچاری کۆمەڵی ناکۆچی بووە لەگەڵ حکوومەتی نێوەندی عێراقا کە حکوومەتێکە زۆرترایەتی تایدا شیعەکانن یاخو شیعەکان تایدا باڵا دەستن. ینی من مەسەلەکە لێرەدا ئەوە نییە ئایا کێشەکانی نێوان هەولێر و بەغدا بەرەو کوێ دەڕوا. ئێمە مەبەستمان لەوەیە ئایا کورد دەکرێت ببێتە بەشێک لەو کێشانە؟ کورد قەت نایەوێەوە نەیشی ویستووە کە بەشێ بێ لە کێشەکان، بەڵام لە ڕاستیدا بنیادی عێراقی نوێ بنیادێکە لەسەر ئەساسی ڕاگررتنی هاوسەنگی لە نێوان هەر سێ پێکنەرەکەیە، هەم کورد هەم عەرەبی سونە هەم شیعە. یعنی کاتێک کە مکەوینی شیعی ئەوێ باڵانس بەلای خۆیان ڕابکێشێ و ئەوەی کە دەسەڵاتی تەنانەت دەسەڵاتی تەشریعیش بخاتە ژێر دەسەڵاتی تەنفیزی ڕێکێفی دەسەڵاتی تەنفیزیەوە، ئەو کاتە بێجگەلەوەی کە بە شێوەیەکی سروشتی و تیلقایی مۆزوعەکە
وا دێتە پێشەوە کە کورد لەگەڵ مکەوینی زەعیفا کە عەرەبی سوننەیە هاوسۆز بێ چونکە لە سەردەمێکە ئێمە داوای ئەوەمانە کرد کە عێراق دابمەزرێ لەسەر ئەساسی باڵانس و تەوازن شیعەکانیش داوای ئەویانە کرد کاتێک کە لە جەبهەی معارەزەیە بوون بەڵام عەجەبە ئێستا کاتوونەتە دەسەڵات بۆچی لەو التیزامات و لەو مووقیفەی خۆیان پاشگەز دەبنەوە ئێمە نامانەوێت عێراقێک دروست ببێت کە هیچ لایەنێک و هیچ هاوڵاتیەک کەس بە مەقدوریەت بکە ئەو هاوڵاتیە کورد بێ شیعە بێ سوننە بێ تەنانەت هەر ئاین و هەر ئیتیجایەکی سیاسی چێ ڕێگرە لە بەردەمی ئەوەی کە عێراق ببێتە ئەو وڵاتێکی هاوسەنگ بێت و مافی هەموو نەتەوەکان و پێکاتەکانی تیادا پارێزراو بێ بەداخەوە هێشتا دیموکراتیەت و دامەزراندنی دەوڵەتێکی مەدەنی لە عێراق نەبووتە کەلتورێک کە خەڵک بە قەناعەتەوە کاری پێ بکە و لەسەری بژی و لەسەری خەڵک پەروەردە بکە ئێستا ئێمە زۆر بە تایبەتی برادرانی شیعەمان یا برادرانی سونیمان هەر لە مێژووە ئەژین ینی بە مەوروسێکی تاریخی و مامەڵە لەگەڵ ئێستادا دەکەن لە حاڵەکە ئێستا زەمان گۆڕاوە و ئەبێ بەرەو بنیادنانی دەوڵەتێکی هاوچەرق بڕۆین کە بنەما و خولگەی پێکەوە ژیان بریتی بێ لە هاوڵاتی بوون نەک مەسائل لە مێژوویەکان دکتۆر سامان ئەو دەوڵەتە هاوچەرخەی کە دکتۆر سەباح ئێستا ئاماژەی پێکرد بە پێداچوونەوە بە ڕەوشی ڕووداوەکان لە 2023 هەتا ئێستا پێ دوایە دەرفەتێک مابێ بۆ پێکێنانی دەوڵەتێکی هاوچەرخی مۆدرنانە کە لەسەر بنەما و پرەنسیپەکانی مافەکانی مرۆڤ دیموکراسی پاراستنی ژیان پێک بێ بەڵێ لە هەندێک ماوەی مێژووی هەیە هەندێک لە قۆناغی مێژووی هەیە پێشکەوتنێک دەبینرێ لە بواری دیموکراسی و مافەکانی مرۆڤ لە دوای ساڵی 2023 بەتایبەتی لە دوای ساڵی 2005 کە دەستوری عێراقی دانرا چاوەڕوانی ئەو خۆراکرا لە عێراق هەڵبێ کە ئیتر پێگاتەکان هەمویان بەیەکەوە بژین و عێراقێک دروست بێ کە لەسەر هەویەی عێراقیەتی کار بکات نەوەکو هەویەی عروبە یان هەویەی مەزهەبێکی دیاریکرا و یان نەتەوەیەکی دیاریکرا و لە هەندێک قۆناغدا لە هەندێک لە ساڵەکانی دوای 2005 دەتوانین ناوی لێ بنین کە عێراق هەنگاوی ئیجابی پۆزیتیفی بڕی بەرە و ئەو ئاراستەیە بە موسەساتیکردنی دەوڵەتی ئێستای عێراق بەڵام لە هەندێک قۆناغی دیکە ئێستاکەی کە تایدا قسە دەکەین یەکێکە لە قۆناغانە پاشەکشێ دەبینین لەسەر ئەو بەڵێنانە کە بە عێراقیەکان درابوو پاشەکشێ دەبینین لەسەر ئەو با بڵێن جێبەجێکردنی خاڵەکانی دەستور پاشەکشێ دەبینین لەسەر ئەو وتار و خطاباتانەی کە سەرکردە عێراقیەکان دابیان بە خەڵکی عێراقی کە عێراقێکی جوانتر لە ڕابردوودا دروستکرێ بەڵام جارێکی دیکە چاودێران لێ کۆڵەران بۆ خۆشم پێم وایە عێراق دیسان دەسەڵاتدار لە عێراق حاکم لە عێراق جارێک کە بەرەو ئەو ڕێگایە دەڕوات کە حاکمەکانی پێشووتری عێراق لە کاتی دروستبوونی دەوڵەتی عێراقیەوە تاوەکو ئێستا پێیدا ڕۆشتون و بەرەو چارەنووسازێکی خراپ کۆتایی هاتووە. زۆر بە کورتی ئەوم پێ بڵێ دکتۆر سامان ئەگەر وایە ڕەوشەکە بە تەواوەتی کورد بۆ لەم پرۆسە سیاسی عێراق ناکشێتەوە سونەکان بۆ هەڵوێستێکی ئاشکرایان نییە بە کشانەوە و هەوڵی ئەوە بدەن ئەم حکوومەتەی ئێستەی عێراق هەڵبوەشێتەوە وەسەر لە نوێ پاش ئەوەی کە هەڵبژاردنێکی تر دەکرێت حکوومەتێک پێک بێنرێ لەسەر بنچینەی با بڵین زۆرینەی پێکاتەکانی عێراق. جارێ سەرەتا من دەمێ باسەوە بکەم کە کێشەکان لە بینی کورد و هەرێمی با بڵێن حکوومەتی ناوەندی عێراقدانیە لە بینی تەنها لیستی عێراقیە کە نوێنەرایەتی زۆربەی دەکات لەگەڵ حکوومەتی ناوەندی عێراق نییە بەتەنیا بگرە لە بینی زۆربەی زۆری خەڵکی عێراقدایە بە زۆربەی زۆری کوتلە پەرلەمانیەکانەوە لەگەڵ لایەنێک کە ئێستاکە قیمەی دەسەڵاتی گرتوۆتە دەست لە عێراقدا بۆیە دەبینین نەکتەنە سونە و کورد لە لایەنێکی دیکەوە یەکێک لە گەورەترین هێزە شیعیەکانیش لە بەرەی دوو سونە و کوردیدایە و بەشێکی زۆر لە کۆڵەران مسەقفین چاودێرانی سیاسی تەییدی ئەو بەرەیە دەکات کە پێی وایە حکوومەتی ناوەندی لە عێراقدا جۆرێک بەرەو ئینحراف ڕۆشتووە و پێویستە ئەگەر زوو بەر لەو ئینحرافە لەو لادانە نەگیرێت ڕەنگ بێ داهاتووی عێراق بەرەو داڕمانێکی گەورە بەرێ بەڵام سەبارە بە پرسیارەکەی بە ڕێزە بۆچی کورد یاخود لیستی عێراقی ناکشێتەوە پێم وایە وەڵامی و پرسیارە بە قەتعی نییە بڵێن ناکشێتەوە بگرە هەموو ئەگەرێک لە ئێستاکە لەژێر لە کۆڵینەوەدایە و ڕەنگیش بێ هەموو ئەگەرێک لە داهاتوودا بگیرێتە بەر لە سیاست خۆی لە خۆی هوەری ئەگەرەکانە چجای لە ئێستاکەدا و دیارە چەند ڕێگای گیراوە بەر لە ڕابردوودایکە لەوانە متمانە سەرنەوە بوو لە ڕێگەی سەر کۆمار لە پۆپەی دەسەڵات لە عێراقدا نووری مالکی بەڵام لە هەنگاوی یەکەم سەرکەوتو نەبوو ئێستا هەنگاوی دووەم کە بریتێ لە لێپرسنەوە لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە نێو
ئەروقەی ئەنجومەنی نوێنەرانی عێراقدایە کە ڕەنگە لە ماوەکانی داهاتوودا ببینین تەفعیل کرێت جگە لەو ئەگەرەی دیکە کە بریتە لە کشانەوەی وەزیرەکان لە ئەوە حکوومەتەکە بۆی حکوومەتەکە هەرس بێنێ. دکتۆر سەباح ئەوەندەی کە پێیوەستە بە کورد ئەم مەسەلەیەوە کورد پێویستە چی بکە؟ کورد لە ڕاستیا پێویستی بە نەخشە ڕێگایەکەیە کە بۆ مامەڵەکردن لەگەڵ هەموو ئەو کێشانەدا کە ڕوبەڕووی دەبنەوە لەگەڵ حکوومەتی فیدراالیە حکوومەتی ناوەندیە. ئێستا ئەمە لە پەرلەمانی کوردستان بیرمان لەوە کردوێتەوە و لەگەڵ سەرۆکایەتی هەرێما لیژنەیەکی هاوبەش پێک بهێنرێ نەخشە ڕێگایەک لەلایەن برایان لە بزوتنەوەی گۆڕانەوە پێشکەش کراوە و لە پەرلەمانی کوردستان گفتوگۆمان لەسەر کردووە و وەڵامێکمان تقریبان ئامادە کردووە بۆ ئەینێنەوە بۆ سەرۆکایەتی هەرێم کار لەسەر ئەوە ئەکرێ کە کورد بە بەرنامە و بە ئەجندایەکی دیاریکراوە مامەڵە لەگەڵ حکوومەتی عێراقی بکە زۆر گرنگە لەو بارەدا ئێمەوەکو هەرێمی کوردستان ئەنجومەنێکی باڵای دانوستانمان هەبێ چونکە مجموعەیە کێشەی هەڵپەسێراومان هەیە لەگەڵ حکوومەتی ناوەندیدا ئەبێ بە بەرنامەوە کار بکەین یەکێ لە خیارەکان لە ڕاستیە ئەوەیە ئەو نوێنەرانەمان کە لە بەغدا هەن بە هەموو ئوسلوبێکی سیاسی و دیبلۆماسی و قانونی تەنان بە ئەگەر بە کشانەوەش بێ زەخت بکەن لە حکوومەتی ناوەندی بۆ ئەوەی پابند بێ بە دەستور و پابند بێ بۆ ئیلتیزاماتی کە هەیەی. بمبەخشن کاتی ئەم بەرنامەیە و ئەم مێزگردە هەر ئەوەندە مەودام دەدا ئەمان دەکەمە دوا پرسیارم بۆ هەردووکتان دکتۆر سەباح لە لای جەنابتەوە دەست پێ دەکەیت بەڕای جەنابێت دانانی بەرنامە پلان نەخشە ڕێژی هەرچیەکی ناو دەنێن کامیان گرنگی زیاتری هەیە بۆ ئایندەی هەرێمی کوردستانی عێراق کارکردن لەسەر ڕێخستنەوەی ناوماڵی کورد یا کارکردن لەسەر ڕێخستنی پرۆسی سیاسی لە بەغدا. بێگومان خەنگاوی یەکەمەوەیە ناوماڵی کوردی یەکگرتوو بێ یەک پارچە بێ هەڵوێستمان لە بەرژەوەندیە باڵاکانە یەک بێ و بە هیچ شێوەیەک ئەو کێشە ناوخۆیانی کە هەمانەنیان بینە دەرەوەی هەرێم ئەو خلافاتنی کە ناوخوا هەمانە توانین بە ئوسلوبی حیوار و گفتوگۆ و دیالۆگێکی جددی چارەسەری بکەین مؤسساتی خۆمانمان هەیە تەفعیلیان بکەین و کارایان بکەین و خەڵک بەشداری پێ بکەین اینجا هەنگاوی دووەم ئەوەیە بەڕاستی لە زیمنی ئەو سازانە ئەنجومەنێکی باڵای دانوستانمان هەبێ بە یەک نەنگ بچینە بەغدا و داوای مافەکانی خۆمان بکەین. دیارە کوردی ئێستاکە لە عێراقدا کارتێکی گەورەیە و لایەنێکی بەهێزە لە عێراقدا ئەو بەهێزیەشی بەهۆی ئەوەیە کە یەکگرتووە لەگەڵ لە بەرامبەر ئەو کێشانەیەدا کە لەگەڵ بەغدادا دروست دەبێت ڕاستە لە ناوخۆی هەرێمی کوردستان چەندین کێشە هەیە لە نێوان لایەنەکان کە ئێستا لە دەسەڵاتن لەگەڵ لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بەڵام لە سیاسەتیاندا لەگەڵ حکوومەتی ناوەندیدا تەواو یەکگرتوون بەتایبەتی لەو کۆتاییەدا لە مەسەلەی پێگەێنانی عملیاتی دیجیتال و ڕەتکردنەوەی لەلایەن هەموو هێزە کوردیەکان و بە ئۆپۆزیسیۆن و دەسەڵاتەوە ئەمە دەرکەوت کە یەکگرتوون ئەوەی شوای کوردە کورد لە عێراقدا لایەنێکی هێجگار بە هێز بێت و لایەنێک بێ بتوانێت ئاراستەی سیاست دیاریکا لە عێراقدا بەڵام بێگومان لە عێراقیشدا دەبێت کار بۆەوە بکەین تا بکرێت لە ڕێگەی گفتوگۆ تا بکرێت لە ڕێگا دەستوریەکانەوە بتوانێن کێشەکان چارەسەر بکەین و عێراقیەکان بەگشتی و هەموو هاوڵاتیەکی کورد و کوردستانی بەرە و کەنارێکی ئارام بەرین. زۆر بە کورتی پێم بڵێ کامیان دەبنە هاوپەیمانی ڕاستەقینە بۆ کورد عەرەبی سوننەیە عەرەبی شیعە زۆر بە کورتی ئەو لایەنەی کە باوەڕی وابێت کە داواکاریەکانی کورد داواکاری ڕەوان لە داهاتوودا دەبنە هاوپەیمانی ڕاستەقینە بۆ کورد بەڵام ناتوانم لە ئێستاکەدا هیچ ئەگەرێک بڵێم و هیوادارم کە هەردوو لایەن ببنە هاوپەیمانی ڕاستەقینە بۆ کورد. دکتۆر سەباح من پێم وایە لە هەردوو لا دوو جۆر ئینسانە ئینسانی کراوە ئینسانی داخراو هەیە کراوە هەیە ئێمە ئەتوانین لەگەڵ ئەو هێزانەدا کە باوەڕیان بە مافی مرۆڤەیە باوەڕیان بە دیموکراسیەت هەیە مافیان بە مافی چارەنووسێ لەگەڵەوەنە هاوپەیمان بین. دکتۆر سەباح دکتۆر سامان زۆر سپاسی ئامادەبوونتان دەکەم لە ستۆدیۆی بەشی کوردی دەنگی ئەمریکا. سپاس بۆ ئێوەش دەستی ئەوەش خۆش بێ.